لە هەوڵێکدا بۆ هاوکاریکردنی ئەو خێزانانەی لە قەزای خوڕمات و خانووەکانیان زیانی بەرکەوتووە، کۆمەڵی گەنجی قەزاکە بە هاوکاری دەستگای میدیای کورسات کەمپینێکیان بۆ کۆکردنەوەی هاوکاری دارایی و کەرەستەی بیناسازی لە شاری سلێمانی و قەزای کەلان ڕاگەیاند. هارەماشم سەرپەرشتیاری کەمپینی ئاوادانکردنەوەی خوڕمات و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. بەس لە ڕاگەاندنی کەمپینەکە بەهاناوەچوونی هاوڵاتینی خوڕماتووە کە ماڵەکانیان تەقێنراونەتەوە یاخود زیانی بەرکەوتووە. داواشی لە سەرمایه‌داران و هاوڵاتیانی هەرێم کرد وەک ئەرکێکی نیشتیمانی بەدەنگ کەمپینەکە بچن و پشگیری هاوڵاتیانی خوڕماتوو بکەن. لەگەڵ دەستگای میدیای کورسات بە هاوکاری گەلی کورسان و کورسانی نوێ کەمپینی هەمووان لەگەڵ دووزین بۆ هاوکاریکردن و قەرەبووکردنەوە و دەستگرتنەوەی تەواوی ئەو خەڵکانەی کە لە قەزای دووس خوڕمات و زیان و زیانیان بەرکەوتووە. داوامان لە تەواوی خەڵکی کوردستان و خێرخوازان و کۆمپانیەکانە کەوا دەستی هاوکاری بۆ ئەم کەمپینە درێژ بکەن. خەڵکی خوڕمات و پێویستی بە هاوکاری خەڵکی کوردستانە لە دووس خوڕمات و کاولکاری دەرحاق بە نەتەوەی کورد کراوە، هەوڵی سڕینەوە و هەوڵی ناسنامەی کوردبوونی دووس خوڕمات و دەدرێ. بۆیە ئێمە وەکو تیمی کۆکردنەوەی بەڵگەی تاوانەکان لەگەڵ هاوکارانم لێرە بە چەند تیمێک هەڵ ئەسین بە ئەنجامدانی ئەم کەمپینە بۆ هاوکاریکردنی تەواوی لێقەوماوانی خەڵکی دووس خوڕمات و لە قەزای کەلاریش ڕێپرسراوانی ئیداری گەرمیان بەشداری کەمپینەکان کرد و وێ ڕاگەیاندنی کۆمەک پشتیوانی خۆشیان بۆ سەرخستنی کەمپینەکە دووپات کردەوە. داوای لە خەڵکی ناوچەکەش کرد بەشداری کارە لە کەمپینەکە بکەن. ئێمە بە هەموو شێوەیە وەکو ئیدارەی گەرمیان پشتگیری لە هەموو هەوڵەکانیانەکەین و داوای شەکەین لە هەموو دەستڕۆیشتوان و ئەوانەی بازرگانن یا بە خاوەن کۆمپانیاکانن و خێرخوازەکان هەمویان بتوانن دەستی یارمەتی درێژکەن بۆ ئەم کەمپینە بۆ ئەوی بتوانین جارێکی تر ئەرکێکی بچووک لەسەر دانیشتوانی دووس خوڕمات و کەم بکەینەوە و ئیدارەی گەرمیان بە هەموو شێوەیە هەرچی پێویستیە بکە لەگەڵ ئەو تیما هاوکارە بێ لە هەموو ڕوویەکەوە. لە دوای ڕووداوەکانی ڕێفراندۆم و هاتنی سوپای عێراق و حەشتی شەعبی بۆ ناوچە جەناکۆکەکان قەزای خوڕمات و ڕوبەڕووی چەندین پێشەرکاری بوویەوە و بە پێی ئەو زانیاریانەی دەست کورسات نیوز کەوتون جگە لە ئاوارەبوونی 9135 خەزانی کورد کە تا ئێستا نیویان نەگەڕاونەتەوە7 لە 87 خان و تەقێنراونەتەوە، 300 خان و سوتێنراون و زیاتر لە 2000 خان و تاڵان کراون و زیاتر لە 400 دوکان و مارکێت و کارگەش زیانیان بەرکەوتووە.